بەڵە زۆر سپاس دەستان خۆش بە بینەرانی بەڕە سڵاوتان لەبێەوە باسی لەگەڵ برادرانی کۆمەڵی ئیسلامیا باسی مەسلەی حکمی شەرعمانە کرد لەسەر مەسلەی چاپڵەوە ئەو شتانە بەڵام شارەزایان باسیێوان کرد کە هیچ نەسێکی سەریح نییە لەسەری جارێکی تر سڵاوتان لێبێت لە شاری سلێمانی و لەگەڵتانام بۆ پێشکەشکردنی پرۆگرامی دەپرسیار ئەم شەویش بربژێری کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڕێز عەبدولستار مەجید قادر بربژێری ژمارە 40 لەگەڵمانە با بفەرمێ بۆ ئێرە فەرموو مامۆستا. سەرەتا بەرەوەی دەستکەین بە گفتوگۆکەمان چیەڵی بە و خەڵکە بەڕێزەی بۆ لای جەنابت هاتوون و چیەڵی بە بەنگەرانی کوردستان. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، وەڵام من سەلام و ڕێزم بۆ هەموو لایەکێ بۆ هاونیژمانانی خۆشەویست و هیوای سەرفرازی و بەختەوەری بۆ هەموو لایەک دەخوازم یاخوا سەرفراز بن. ئێمە و کۆمەڵی ئیسلامی کە بەشدارین لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خولی پێنجەم بەلیستی 1994 لیستی کۆمەڵی ئیسلامی پرۆژە بەرنامەی ئێمە ئەوەیە کە پەرلەمانێکی کارا هەبێ بتوانێت بە سێ ئەرکە گرنگەکەی خۆی هەڵسێ لە یاسادانان لە چاودێریکردنی حکومەت و لێپرسینەوەی و لە پەسەندکردنی بودجە و هەندێک ئەرکێتیشی زۆر باشە بەخێر بێ سەرچاوەکانم دووبارە مامەستا. ئێستا دەرفەتە دەدەم بێگومان لە وەڵامی پرسیارەکانی منە پەیامەکان بگەێنی و فەلسەفەی سازکردنی ئەم پرۆگرامەش هەر بۆ ئەوەیە کە دەرفەتی یەکسان بدەین بە هەمووتان وەکو تۆڕی میدیای ڕوودا و بفەرموو. بەڵێ جارێکی تر سڵاوتان لەبێ بە ئێستا زیاتر ئاشنای مامۆستا ببین هەرچەندە زۆربەتان ئاشناین لە ڕێگەی سیڤیەکەی جەنابیانەوە فەرموون. عەبدولستار مەجید بربژێری کۆمەڵی ئیسلامی بۆ پەرلەمانی کوردستان ساڵی 1970 لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی بەکەلۆریۆسە و جگە لە زمانی کوردی زمانەکانی ئەڵمانی و فارسی و عەرەبی و ئینگلیزی دەزانێت. لەناو کۆمەڵی ئیسلامیان دامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیە. لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بووە. بەلای منۆ لە هەموو گرنگتر ئەوەیە کە پەرلەمانتار دەبێتە نوێنەری خەڵک و من پێشتریش بوو ئێستا زیاتریش ئەگەر خەڵک پێیان باش متمانە ببەخشن ئەوەیە کە معانات و کێشە و گرفتەکانی خەڵک کەمە زۆر لەگەڵ خەڵک تێکەڵم و ئاگاداری ژیانی خەڵکم و ئاگاداری معاناتی خەڵکم ومێ دەکەم کە بتوانم خەمی خەڵک بگەێنم و چارەسەر بۆ خەمەکانیان دابنین. عەبدولستار مەجید شارەزایی لە چەند بوارێکی جیاواز هەیە بە تایبەتی بەڕێوەبردننی گشتی مافی مرۆڤ، سیاست و پارتی سیاسی، کۆمەڵگەی مەدەنی و هەڵبژاردن و سیستمی هەڵبژاردن. بۆ ئەوە بە شیاوی دەزانم بە گونجاوی دەزانم کۆتم کەسێکی خۆ دامەزراوە سابقەیەکی زۆر باشی هەیە کە پێوە ناسراوە و کەسێکی بەتوانایە کە توانیتی سەرڕایەوەی کە باسمان کرد پێشمەرگە بووە لە شاخ دواتریش لەناو خەباتی سیاسی بووە توانیتی پەرە بە خۆی بدات خۆی پێ بگەینێت. کاک عەبدولستار مەجید بۆ ئەوەی بچێتە پەرلەمان لەبەرەوەی کە لە 8 کابینەی وزاری حکوومەتی هەرێمی کوردستان تاکە وەزیر بۆ دەتوانم بڵێم کە هەموو جوتیارانی کوردستان بە تایبەتی و خەڵکی کوردستانیش بەگشتی دەیناسن کە پیاوێک بووە لە خۆبوردە پیاوێک بۆ توانی ڕکە لەگەڵ ئێران و تورکیا بکە لەسەر ئاو و لەسەر داهات و دەرامەتی ئەم کوردستانە. کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردننی خولی پێنجەم چل بربژێری هەیە جگە لە عەبدولستار مەجید کە لە کابینەی 8 وەزیر بووە. ژمارەیەک پەرلەمانتاری خولی چوارەم بربژێر کراونەتەوە. بەڵێ جارێکی تر سڵاوتان لەبێت دیارە لە گفتوگۆی ناو ئۆتۆمبیلەکەدا چەندین شێوازی جیاواز پیاداکەین هەموو ئەمانە لە پێناوی بەرچاوڕوونی زیاتری خەڵکی کوردستان بۆ دروستبوونی وشیارەکی قوڵ سەبارەت بە مەسەلەی کاری پەرلەمانی هەر لەولایەنەوە فەرمونون چەند پەرلەمانتارێکی خاوەن ئەزمموی پێشووترمان دواندووە و دواتر لەگەڵ بەڕێز کاکە عەبدولستار مەجید دەستەکەین بە گفتوگۆکەشیان هەم تێکەڵەیەکە لە جدیات و هەم سوحبەت و نوکتەشی تێدا فەرمونون.
بەڵە بەڕێزان لە هەموو دنیادا ئەزمون زۆر گرنگە وڵاتی ئێمە لە زۆر بواردا ئەزمونمان نیە وڵاتێکی وەکو بریتانیا 750 ساڵ نزیکەی ئەزمموی پارلەمانیانە بۆی ئێمە گرنگە ئەوانەی کە ئەزمونیان لە بوارێکە هەیە گویان لێ بگرین لیان فێر ببین ئێستا لەگەڵ سێ پەرلەمانتاری سەرکەوتووی پێشووی کوردستاندا بزانین ئەوان ئەڵێن چی خەڵک چۆن دەنگ بە پەرلەمان چییە پەرلەمانتار کێیە پەرلەمان دەتوانێت چی بێت ئایا بە فعلی پەرلەمان دەستگایەکی چەق بەستووی دەست بەستراوی لەگەڵ ڕێزمە بەستراوە یان نەخێر پەرلەمان ئەتوانێت کارا بێ کەوتۆتە سەر ئەوەی کە ئەینێری با حیزبی بێ خۆ حیزب ئامرازە لە دنیا شار حیزب خەڵکە نێرێتە پەرلەمان بەڵام پەرلەمانتار هەیە حیزبەکەی خۆشی ڕێکەکاتەوە نەک بە تەنیا میلەتەکە و قانونەکان زانین مامۆستا زانە ڕۆستایی چیە فەرمە لەم بارەوە بەخێربەی سەر چاوەکانم تۆ کۆکی لەگەڵ ئەو قسانەمیا ئەمە قسەی دروشم بازیە یان فعلەن پەرلەمان ئەو شوێنە مهمەیە کە باسم کرد هەرێمی کوردستان 27 ساڵ ئەزمموی پەرلەمانی هەیە کەم نییە 27 ساڵیش ئەزممویەکە و دەبێ خولی پێنجەم باشتر بێت لە خولی چارەم ئەوەی لە پەرلەمانی کوردستان بیندراوە نەبوو خولەکانی دواتر چارەم باشتر نەبوو لەی سێ چاوەڕوانیت بۆیان چیە چاوەڕوانی ئەوە دەکەم کە ئەوان سوود لە ئەزمموی پێشوە بگرن و فعلەن پەرلەمانتار ببێتە هۆی بەرەو پێشبردننی حیزبەکەی پەرلەمانتار بێت هۆی دەنجی حیزبەکەی زیاد بکە پەرلەمانتار بێت هۆی کەەوە حیزبەکەی فێری شێوازی کارکردنی دەوڵەتداری بێت ینی سیستەمی پەرلەمانی دەکرێت ناو حیزبەکانیش ڕەچاو بکرێ ئەو ئەزمونەی خۆی بگواست و ناو حیزبەکەشی ڕێک بخە لەو تەقلیدیە لەو ئەزمونە تەقلیدی حیزبی سیاسی کوردستانی دەربازمان بێ باشە خەڵک ئێستا بۆ نمونە بە تەکیدە و پرسیارەشت لێکرێت لەبەری تۆ وەکو کاکزانە ڕۆستایی لە عینەن کاتا پارێزەری علااقاتێکی بەرفراوانەیە و خۆشە کەسێکی کۆمەڵایەتی حتا دیقەتە دەم لەگەڵ شیوعی شابرادری کورە ڕەنگە لەگەڵ کۆمۆنیستی شابراد دەروی لەگەڵ یەکێتیا بینت باشە پارتی بینت باشە خەڵک زۆر پرسیارت لەیەکا تەکیید چۆن دەنگ بین دەنگ بە کێ بین مەسەڵەن خەڵکی چۆن شایستەیە بچێتە پەرلەمان لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە بەڵێ ئەو کەسانە شایستی چوونە پەرلەمانن کە کاری پەرلەمانی سەرکەوتو دەبن ڕەنگە هەندێک کەس لە شوێنی خۆی سەرکەوتووە بەڵام پەرلەمان شوێنی ئەو نییە ئەگەر بچێتەوە شکستی گەورە دەینیتن ئەو کەسانە بچنە پەرلەمان کە هۆشیارەکی سیاسیان هەیە بچنە پەرلەمان کە بتوانن ڕۆڵیان هەبێت لە دروستکردنی یاساکان ڕۆلیان هەبێت لە چاودێریکردنی حکوومەت ئەگەر لەم ئیشە نازانێ خۆی کاندید نەکا باشترە و حیزبەکەشی شەرمەزاتە کاندیدابوون ئیمتیازات و موچە و ئەم شتانە نیە بەرپرسیارەتی ئەخلاقی سیاسی قانونی کۆمەڵایەتی ئابووری هەموو شەرمەزاریشی بە دواوەیە کاتێککە ناتوانانی ئەرکەکەی خۆتۆ خۆت جێبەجێکەی چونکە پەرلەمانتار لە ئەمڕۆدا زوومێکی زۆری لەسەر لایەن میدیاکان و لایەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە هەموو خەڵک باسییان خەڵکت زۆردی لە قسەکانی سەردەمی بانگەشەکەی نەئەچوو لە پەرلەمان لە هەموو حیزبەکان هەبوو بەڵێ زۆر هەبوو زیێدەڕەوی دەکەن لە بانگەشەدا بەداخەوە لە پەرلەمان وانە بوون حراجی بۆ حیزبەکەشان حراجێکی زۆر دروست دەبێت چونکە دوای خەڵک پرسیالێکە ئەم قسانەت لە شوێ کردەوەکانت کوا پەرێزی 4 ساڵی ڕابردووت کوا ئەو پرسیارانەی ئاڕاستی وەزیرەکان بێت چەند پرۆژه یاسات پێشکەش کرد چەند جار چێ ناو خۆپیشاندانەکان و خەمی جەماوەرد گەیاندە دەسەڵاتداران چەند مداخەلەت کرد لە پەرلەمانەکان زێ پەنجەت کوا لە یاساکانی زۆر باشە خات و هاژەتەوە چییە فەرمووی لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە چۆن دەنگ بین پەرلەمانتاری سەرکەوتوو کێیە بەرچاوڕوونی میلەت دوای 25 ساڵ لە حکومڕانی بۆ پارلەمان ئەبێ چی بێ و چۆن بێ لە ڕاستیدا زۆر گرینگە کە خەڵک ینی دەنگ بەو کەسانە بدا کە ئەزانێت ئەو کەسە کەسێکی لێ هاتووە وەکو برای بەڕێزم کاکزاناوتی هۆشیاری سیاسی هەبێت ینی من پێم وایە پەرلەمان زۆر گرینگە ئەو کەسانی کە ئەچنە پەرلەمان هۆشیاری سیاسیان هەبێت چکە ئێمە بڵێن و نەڵێن لایەنێکی گرنگ لە ناو پەرلەماندا کاری سیاسیە ئەگەر تۆ هیچ زرکێکت بە لایەنە سیاسەکەیەوە نەبێت من پێم وایە ناتوانانی ینی خۆت بگونجێنی لە ناو پەرلەماندا حیزبەکان بەڕاشکاوی حیزبەکان مۆفەقن لە هەڵبژاردننی ئەوانەی کە بربژێریانەکەن بۆی بیان نێرنە پەرلەمان هەموو کاتێک نە ینی هەموو کاتێک بۆ نمونە ئەگەر حیزب پێوەری حیزب چی بێت پێوەری حیزب ئەوەیە ئەو کەسێک کە ئەینێرێتە پەرلەمان پێویستە کە ینی لە بوارێکدا اختصاصی هەبێت پێویستە هۆشیاریەکی سیاسی هەبێت پێویستە کەسێکی دڵسۆز بێت تەنها بۆ ئەوە نەڕوات کە تەنها بۆ پلە و پۆست و ئیمتیازات بێ بەڕاستی ئەوە زۆر گرنگە ئەبێ پێوەری حزب لەسەر ئەساسانە بێت کەم و کورتی فراکسیۆنەکانت بەدیە کرد لە بوونی خەڵکی اختصاصی بۆ
لیژنە تایبەتمەندەکان بەڵێ بەتەکید ینی لە ڕابردوودا کاتی ئێمە ینی لە خولی سێم زۆر جار ینی خەڵکمان هەبوو لە لیژنەکان بوو بەڵام مختص نەبوو بەو لیژنەیە ینی پێویست نەبوو لەو باجەکەدا سبەی یەکەم شت حزبەکە باجەکەیدا چکە بەڕاستی تۆ بڵیت و نەڵیت ئەو پەرلەمانتارە یعنی لەسەر ئەو حیزبە دوجار مەسەلەن نابێ بەسەرێشە بۆ خولەکانی تری پەرلەمان کە سبەینە دیسانم قانونانە کەم و کورتیتیە پێویستی بە تعدیلە بەتەکید ڕەنگە خەڵکێکی قانونی بێت بڵە کاکە وڵڵای ئەم یاسایەوە تا یەک دنیا کەم و کورتیتیە ناتوانێت نەزمی ئەم بوارە بکات زۆر ڕاستە ینی من پێم وایە پەرلەمانتار ئەگەر یاسایی نەبێت ناتوانێت لە لیژنەی یاسایی دەوام بکات چکە ئەو شتانەی کە لە لیژنەی یاسایی باسی لێەوە ئەکرێت قسەی لەسەرەکرێت و گفتوگۆکانی لەسەرەکرێت و ئەکرێ بە یاسا ئێستا 11 ئەندامی لیژنەی یاسایی پەرلەمانی ئێستا بڵێ یعنی بەڕاستی چەند کەسێکیان یاسایی بڵێن من پێم وایە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە چکە لیژنەی یاسایی ئەبێ خەڵکی مختەز بێ لە بواری یاسایی ئابووریش ئەبێ ئابووری ناز بێ ئابووریش ئەبێ ئابووری ینی خاستن لە ڕووە قانونیەکەی من پێم وایە ئەبێ خەڵکی قانونی بڕواتە لیژنەی قانونی بەڵام شەرت نییە مەسەرەن لە بوارەکانی تر مەسەرەن لە لیژنەی کۆمەڵایەتیمان هەبوو ئێمە کاروباری کۆمەڵایەتی من پێم وایە شەرت نییە تۆ مختەزبی لە بواری کۆمەڵایەتی بەڵام ئەتوانی ینی لەگەڵ ئەو یاسایانەی کە هەیە ئەتوانی بۆ نمونە لە مەجالێک ئیشت کردبێت کە پەیوەندی بە بوارە کۆمەڵایەتیەوە کەەوە هەیە لە مەجای ژنان ئیشت کردووە لە مەجای مناڵان ئیشت کردو ئەتوانی لەو بوارانە اختصاسێکت هەبێ بڕۆیتە ئەو زۆر باشە سپاسە دەکەم بزانین بەڕێز دکتۆر عومەر نورەدینی چیە فەرمێ لە ڕوانگەی ئەزمموی خۆتەوە هەم وەک مامۆستای زانکۆ وەک هاوڵاتی وەک پەرلەمانتارێکی دیاری پێشوو خەڵک ئەبێ بەرچاوڕوونی چی بێ چۆن بێ کێ بنێرینە پارلەمان کاگرانس لە ڕاستیدا ئەوە گرنگە ئێمە بزانین پەرلەمان بۆ چییە؟ پەرلەمان مؤسسەیەکی هەرە گرنگی ئەم وڵاتەیە کە لەوێ ڕێخستنی قانونی بۆ ماف و ئەرچی هاوڵاتیان دەکرێت ڕێخستنی قانونی بۆ پەیوەندی نێوان دەسەڵاتەکان دەکرێت ڕێخستنی قانونی بۆ پەیوەندی نێوان دەسەڵاتی سیاسی و حکوومەت و هاوڵاتیان دەکرێت بۆیە ئەگەر ڕێخستنیێکی باشی ئەم بوارانە بکرێت لە ڕاستیدا تۆ دەتوانی وڵاتێکی پێشکەوت و کۆمەلگایەکی پێشکەوت و بەختیارت هەبێ بۆیە وەزیفەی پەرلەمانتار وەزیفەیەکی زۆر زۆر گرنگە پێویستی بە ئەزمون هەیە ئەزمموی سیاسی ئەزمموی قانونی پێویستی بە شارەزایی و پسپۆری هەیە پسپۆری لێچێک لە بوارە هەرە گرنگەکانی ژیاندا بەداخەوە من ئەمڕۆ کە دەهاتم بۆ ئێرە گوێم لێ بوو لە ناو سیارەکەمدا کاندیدێ قسەی دەکرد لەسەر کشت و کاڵ دەیگوت دەبێت پیلانمان هەبێ تۆ کاندید بی جیاوازی نێوان پلان و پیلان لێک نەکەیتەوە تۆ بتەوێ هەوڵ بدەی سەرکردایەتی ئەم میلەتە بکەی لە ڕووی حکومڕانیەت باشە ئەمە ڕەخنەت کاک دکتۆر ئەمە جەنابەت ڕەخنەت لە پەرلەمانتارەکە هەیە یا ئەمە ڕەخنەت لەو حیزبانە هەیە کە پلان و پیلان ناناسێ و کاندیدەکە ئاجا لە ڕاستیدا ئەم چیرۆکانە زۆرن بۆ نمونە تۆ بتەوێ لە بواری یاسای نێودەوڵەتی لە بواری یاسای ناوخۆدا پرسی ئاوڕێک بخەی بەس نەزانی دیجلە لە تورکیاوە دیا لە ئێرانەوەدا ئەمە بەشی یەکەم پەیوەندی بە تەموحی ئەو کەسەوە هەیە کە تۆم و ئەهەلنی باش دراسی ئەوەت نەکردووە کە ئەرچی پەرلەمانی زۆر زۆر قورسە تۆ بتەوێ خۆت کاندید بکەیت دوای ئەوە پێویستی بەوەیە ئەو حیزبەی کە کاندیدی دەکە فلتەری جیاوازی هەبێ باش لە بێژینگی بدا و باش هەڵسەنگاندنی بۆ بکە سێم ئەوەیە کە هۆشیاری هاوڵاتیان و دەنگدەر لەوەی کە دەنگ بە چێ دەدا ئێستا زۆر جار بە مناڵیان لە بەرنامەی دەپرسیارە خۆتە زانی چی لە کاندی دەپرسن لەو BBC و CNN خۆتە زانیت دوو پرسیاری یاسایی یەکەم بە کفری ئەزانن ئەمە کفرە یان ئەوەتە مامەسازانە فەرمووی ئەبێ وشیاری یاسایی هەبێ دوو پرسیارەکەم کە ئەیزانن دڵیان خۆشە هەر هەمویان کە نایزان کە ئەو پرسیارە خۆی لە جەوهردا هەڵەیە یعنی بەڕاستی توانرێت لەبەر بکرێ ئەم مۆزوعێکی زۆر گرنگە بەلای منەوە بە درێژەی بینە بێ کۆ بچین گفتوگۆکەمان زیاتر بکەین فەرموو
کاک سەردار مەحموود لە واڵی خۆی کە نووسەرێکی دیارە ئەمەی نووسێ بۆتانە خوێنمەوە ئەڵێ دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵی گەڕێتەوە ئەڵێ مامۆستا بەشیر موشیری ئوستاد دوو جار بۆ پەرلەمانی عێراق خۆی هەڵبژاردەوە دەرنەچوە یەکەم جار ساڵی 1920 جاری دووەم 1930 هەڵمەتی بانگەشەکەی ئەمە بووە لە هەڵبژاردننی یەکەماڵێ زۆر کەستان هەڵبژارد هیچی بۆتان نەکرد ئەم جارە من هەڵبژێرن ئەو پەڕیەوەکە هەنیستان بۆ ناکەم باشە مامۆسازانە نوکتە زۆرە لەسەر ئەم بەزم و ڕزمەتۆ چیت ئێمە پەرلەمانتار قسەی زۆرمان لەسەر بڵاوبێت و هەندێکی خۆشە و هەندێکی ڕاستە میوادارم ئەو کاندیدانەی ئێستا بە دەردی ئەو کابرای نەچن کاگوتی هاوڵاتیانی بەڕێز دەنگم بدەنێ ڕەنگەم نەتوانم باردۆخی هەمووتان باشکەم بەڵام ئێوە دەتوان باردۆخی من باشکەن زاهیوادارم کاندەکان بەو دەردە نەچن لەوێ جێپەنجەی خۆیان ببینەوە لە هەموو کارە پەرلەمانیەکە چ لە ڕووی یاساییەوە چ لە ڕووی دەرچوون لە ڕاگەاندنەوە بۆی دەنگدەرەکانی بزانن چی کردووە چی نەکردووە چکە هەندێک کەس هەیە پاڵەوانی شاشەیە بەڵام لە ناو هۆڵی پەرلەمان هیچ زمو زۆلی نییە نایبینی لە لیژنەکان کاران نییە لە مداخلەکان کاران نییە جەماوەریشوە ئەزانێ ئەمە ئەگە پەرلەمانتار هەبێ ئەمەیە باشە مامۆستا دکتۆر نورەدینی پیاوێک پێی وتم وەڵی من کاکە هەموو جارە دەنگ بەوانەیەم کە دووارەخوان کاندی دەکەنەوەتم بۆ وتی کاکە جاری دووەم بە باشی فێرە بن ئەمە حکمەتی تایە لە ڕاستیدا خبرەوەرەگرن ئەمە حکمەتی تایە کاگرن ساڵی یەکەم لە پەرلەمان تەنها دەواازە و مەدخەلە بۆ چوونە ناو ئیشەکانەوە بۆیە من پێم وایە پێویستە هەموو حزبە سیاسیەکان بەلایەنی کەمەوە ڕێژەیەکی باش لە پەرلەمانتارەکان یان جارێکی تر کاندید بکەنەوە چونکە ئەمەیە ئەزمونونەکە قسەمان لەسەر کرد و چەند زانست و معریفە و ئەکادیمی بوون و پسپۆری گرنگە بۆ پەرلەمانتار ئەزمون زۆر گرنگ پێمە ناو قسەکەتەوە بە ڕخسەتە بەڵێ باشە بۆچی ئامۆژگاریان ناکەی بڵێ کاکە دنیا بەس تەنیا ئەم 5-6 کەس و ئەم 10,000 کەس و نازانم چەند هزار کەسی ئەندامەکانی ئێوە نییە واللهی لە جامعە خەڵکەیە بەس لەبەرەوەی پارتینیا زۆر زیرەکە قەت تەکلیفێکی لە ناکەن دەبینێرنە پەرلەمان واللهی خەڵکی کۆمەڵ هەیە لە ناو جامعەکانە لەبەروی حیزبینیە بە شەرەف ناینێرن خەڵکی بێلایەن هەیە حزبە ئۆپۆزیسیۆنەکانی کە ئیدعای ئەویانە کرد تەکنۆکراتیزم و نازانم چیۆشتانە نایانێرن ئەمەیان حەلێکی باشتر نییە خۆی بە شێوەی گشتی کاگەڕاند کاندیدبوون بۆ پەرلەمان و چۆنە پەرلەمان چۆتە ناو تێگەیشتنێکی هەڵە و خوێندنەوەیەکی پۆپۆلیستیانە لە ڕاستیدا بۆیە بەڵام ئەمە دەبێ هەوڵ بدرێکە عیلازی بۆ بدرۆزێتەوە بەشێکی لە لای پارتە سیاسیەکانە بەشێکی مەسەلەن لە لای مؤسساتی معنیە بە دراسات و بە دوواداچوونی ئەم کێشەیە بەشێکی لای وعی هاوڵاتیە چکە تێگەیشتێکی هەڵەش هەیە لە لای خەڵکە پێی وایە پەرلەمانتار دەبێ پەرلەمانتاری دابینکردنی خزمەتگوزاری بێ وەزیفەی پەرلەمان نییە بەڕاستی مەسەلەن لە ناحیەیەک بچێ بڵێ من کارەبا چاک دەکەم وەزیفەی پەرلەمان بە پلەی یەکەم ڕێخستنی قانونیانەی بوارە جیاجیەکانە بۆیە با نوکتێکت بۆ بجێڕمەوە من کە لە پەرلەمان سەرۆکی لیژنەی پەروەردە بووم لە بەشە ناوخۆییەکەوە تەلەفۆنم بۆ هات وتی تۆ سەرۆکی لیژنەی پەروەردەی لە ژوورەکەماندا مشک هەیە دەبێت هەڵی مشکمان بۆ بنێری وامزانی ڕەنگە گاڵتەی سیاسیم لەگەڵکە بەڵام زۆر بە جددی وا حاڵی ببووکەوە وەزیفەی پەرلەمانە آخر خەڵکیشە سوێن و قورعانە خوات و ئەڵێ واتان بۆکەم واتان بۆکەم ئەمە ئەم تێگەیشتنی لای ئەو دروست ئەم بەڵێندانە زۆر خراپە دوایین نوکتە کەڵەشێرێک کاندید هاوار دەکات دەڵ دەنگم پێ بدەن هێلکەتان بۆ دەکەم لە ڕاستیدا ئەم بەڵێندانانە خراپە و دەبێ هەوڵ بدەن کە بانگەشەی هەڵبژاردنیش کە کێشەی جددی تێدایە لە پرسی چوونە پەرلەمان دیسان دەبێت دراسە بکرێتەوە هەوڵ بدێ فۆرمێکی تیزە دیکە بە ناوڕۆکێکی تازەوەهی بانگەشەی هەڵبژاردن زۆر باشە تۆ چییە فەرمووی گرنگترین شت بۆ میلەت بەڵێ گرنگترین شت ئەوەیە کە ئەو کەسە ینی من پێشتریش باسم کرد ئەبێ کەسێکی دڵسۆز و لێ هاتوو بێت ینی بەڕاستی ئەو کەسەی کە چ حزب چ بەخۆی ئەگەر بۆ ئەوە بڕوا بۆ پلە و پۆست و بۆ ئیمتیازات بڕوا کەسێکی فاشی لە بێت لە ئیش و کارەکانی باشە مەرجە ئەوەی کە ناتقە لەسەر تەلەڤیزۆن مەسەلەن ترکە چووە پەرلەمانەمەندان پەرلەمانێکی باش بێ ناشرت نییە ینی شرت نییە کەسێک بێت کە زۆر نەخێر بە تەکید ئەوە شرت نییە چکە زۆر کەسمان دیت زۆر ئەندامی پەرلەمانمان دیت ینی لەگەڵ ڕێزی زۆرم لە ئیعلامەکان لە ڕاگەیەنەکان زۆر قسە ئەەکەن بەڵام کە دێنە ناو ئیشەکەوان نییە ینی ئێمە
خەڵک هەبووە لەگەڵمان بەو شێوەیە بووە. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان جارێک کرد سڵاوتان لەبێت دیارە ئەو گفتوگۆیە زیاتر بۆ مەسلەی میلەت بوو چۆن دەنگ باوانە پەیوەندی بە گفتوگۆکەی من و جەنابتەوە نییە. مامەساوەکو هەمووانی تر بە دوو پرسیاری یاسایی دەست پێکەم و دواتر پرسیارەکانی تر. لە چ کاتێکە پەرلەمانتار ئەتوانێت لە کاتی دانیشتنەکانی پەرلەماندا لە 3 خولەک زیاتر قسە بکات؟ جەنابەت چوویتەتە پەرلەمانیش گفتوگۆت لەگەڵ کردوون. بەڵێ لە کاتی کە وەزیرێک یا سەرۆک وەزیر بانگێشتی پەرلەمان دەکرێت و بابەتێک دیاری کراوە بۆ گفتوگۆ لەسەر بکەن، ئەو بۆی هەیە دوو خولەک پرسیار بکە، بەڵام بەوەی وەزیرەکە کە بان کراوە بۆی هەیە 3 خولەک پرسیار بکە، 3 خولەک وەڵام داتەوە، 3 خولەک بە دواداچوونی بۆ دەکرێت، دوایی بۆ یەکلاکردنەوەی ئەم کەیسە 3 خولەکی تر ڕێگەی پێدرێ. پەرلەمانتار ئەتوانێت لە کاتی دانیشتنەکانی پەرلەمانە لە چەند خولەک زیاتر قسە نەکات؟ خۆی لە چ کاتێکە؟ خۆی تەنها بۆی هەیە 3 خولەک قسە بکە. ئەمە ڕاستە؟ ئەمە یەک. دوو، بەڵام بەپێی بابەتەکە سەرۆکایەتی پەرلەمان بۆی هەیە هەندێک گفتوگۆ هەیە کاتی زیاتری دەوێت دەتوانێت زیاتر قسە بکە. ئەمەش وایە، بەڵام نوقسانیەکی تری هەیە بزانم لە بیرتە. بەڵێ لە چ کاتێکە ینی؟ لە کاتێککە بابەتێک ئامادە دەکرێت کاتە ناتوانێت زیاتر قسە بکات. خۆی دوو کاتی بۆ بابەتی بودجە. زۆر ڕاستە، زۆر وەڵامەکە تەواوە. بێگومان بەپێی مادەی 54 لە پەیڕەوی ناوخۆی پارلەمان ئەو دانیشتنانی سەرۆکایەتی پارلەمان تایبەتمەندێتیان پێدات پەرلەمانتار ئەتوانێت لە 3 خولەک زیاتر قسە بکات، یاخود لە کاتی گفتوگۆکردن لەسەر پرۆژە یاسای بودجە وەکو کاک عەبدولستار فەرمووی. پرسیاری دووەمم، ئێوە وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بوون لەو کابینێدا. بۆی کێشەکان لەگەڵ بەغدا لەبارەی ئاو و سامانی ئاژەڵ و کشتوکاڵ زۆر گفتوگۆشتان لەگەڵ بەغدا هەبوون، خۆشتی تێدا بووی زۆر جار. بۆیە لێتە پرسم بەپێی کام مادەی دەستوری عێراق باسی هاوبەشی دەسەڵاتی فدراڵی و هەرێمەکان کراوە سەبارەت بە سەرچاوە ناوخۆیەکانی ئاو؟ خۆی بەداخۆ لە دەستوری عێراق تەنها لە دوو مادەدا ئەویش لە دوو بەرگەدا باسی بابەتی کشتوکاڵ کراوە، ئەویش تەنها باسی سەرچاوەکانی ئاو کراوە. لە مادەی 110 بڕگەی 8 باسی داڕشتنی سیاسەتی ئاو کراوە کە حەسریە بۆ حکومەتی فیدرالیە، واتەوە ئەوانەی کە دەڕژێنە عێراق سیاستەکەی بۆ حکومەتی فیدرالی دەگرێتەوە کە چۆن دابەشی کا بە شێوەیە کە بۆ عێراق گونجاو بێ باش بێ. لە مادەی 114دا لە بڕگەی حوتەمدا زۆر تەواو وەڵامەکە بڵێ، ئەو لە مادەی 114دا لە بڕگەی حەوتدا باسی دەکات کە مەسەلەی ئاو ناو عێراقدا لە نێوان ینی هەرێم و عێراقدا گفتوگۆ لەسەر دەکرێت ئەو دەسەڵاتێکی هاوبەشە. دەسەڵاتێکی هاوبەشە. بێگومان خاڵی حوتەم لە مادەی 114 داڵێ دانانی سیاسەتی سەرچاوە ناوخۆیەکانی ئاو ڕێکخستنیان بە شێوەیە کە دابەشبوونێکی دادپەروەرانە بکرێت لە دەسەڵاتی هاوبەشی نێوان دەسەڵاتە فیدراڵیەکان و دەسەڵاتی هەرێمەکانە وەکو جەنابەت فەرمووت. بنێرانی بەڕێز پاش ناوبڕێک ئەگەڕێینەوە. ئەمڕۆمەوێ باسی بەرهەمێکی زۆر باشتان بۆ بکەم. بیرم چوو کات تکایە ئاوم پێ بدەن. ئەمڕۆ هەلام کرد. ئامادەیە. 2 حەزرە کاکە ئاکشن. ئەمڕۆمەوێ باسی دیبابەتێ کات زۆر تاخیر بوو بە شەو 4 کات 14. واو دێلاڤیێ تامی چەند خۆشە. لە کۆمەڵی گژوگەی سروشتی شاخەکانی ئاڵپای سویسرا بەرهەم هاتووە. و جۆر ڤیتامینی هەرە پێویستی تێدایە و زۆر تەندروست و بەسوودە و مرۆڤ لە زۆربەی نەخۆشیەکان دەپارێزێ. دێلاڤیێ خۆشاوی ژین.
زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە پاش وەرگرتنی مۆڵەتی یاسایی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەقی خۆی لە هەولێر دەکاتەوە. ئەم زانکۆیە 8 دقی لە ئەمریکا هەیە و خاوەنی دەدان پێدانانی ئەمریکی و جیهانیە و سەرجەم سیستمی خوێندن منهەج و کامپێسی ئەلکترۆنی بڕوانامەکانی لە ئەمریکاوە دێن. ئەم زانکۆیە ئەم ساڵ 2 سکوڵ بە چەندین بەشەوە دەکاتەوە. سکوڵی بزنس و بزنسی نێودەوڵەتی بەمبەشانەوە، ژمێریاری و دارایی، سەرچاو ئەمرۆیەکان، بەڕێوەبردننی کار، بەڕێوەبردننی گاز و نەوت، سکوڵی ئەندازیاری کۆمپیوتەر بەمبەشانەوە، ئەندازیاری پرۆگرامەکانی مۆبایل و وێب، سایبەر سیکیۆریتی، تێلیکۆمینیکیشن، نێتوۆرک، داتابیس، سۆفتوێر. هەروەها ئینستیتوتی زمانی ئینگلیزی کردوتەوە کە 6 ئاستی هەیە و قوتابیان ئامادەکات بۆ خوێندنی ئەکادمی و بزنس، گفتوگۆ یان تاقیکردنەوەی ئایلتس و تۆفڵ. زانکۆی ستراتفۆردی ئەمریکی لە هەولێر. ئێرە بەرزایەکانی سلێمانیە. بەرزایەکانی سلێمانی، هێمای شارستانی و ژیان. بزنس کلاس. بەخێبی مامەگیان فەرمۆ ئەرێ مامەگیان بۆ کوێ؟ کۆلاژین پلاس باشترین چارەسەرە چرچولۆکی پێزنایڵەت و قژڵەتان و دەپارێزێت تەنانەت. دکتۆر جان بە قوربانت بم ئەژنۆکان و پشتم گەلێک دێشێت تەواو بێزار بووم تکایە چارەسەرم بکە. مامەگیان ئەمە ئازاری جومەکانت کەم دەکاتەوە و ڕێگری لە پوکانەوەی ئێسکەکانیشت دەگرێت. ڕۆڵە جانەمە ناوی چیە؟ کۆلاژین پلاس. بە خواردنەوەی کۆلاژین خۆت لە ژانی ئەژنۆ و بڕپڕی پشت ڕزگار بکە و قژ لەوەرین و پێستت لە چرچی بپارێزە. بە کۆلاژین بێژان بژین. بۆ ڕێکلامکردن لە تۆڕی میدیای ڕوودا و پەیوەندی بکەن بە دیابین ئێژەنسی بەم ژمارانەی خوارەوە 0750 133 44 33 0770 252 11 11. لە بەرنامەی مژار گەرکێشەکەیشی چارەسەر نەکرا دەنگی دەگەێنی لەلایەنی پەیوەندیدار ڕۆژانە کاژێر 11 و 15 خولەک لەگەڵ چان دەبم من سەروە هەورامیم. بەڵام لە ساڵی 1990ەوە ئەوە مەترسێکی یەکدا زۆر لەسەر حەوزەکان بەبەستەکە دەوێتەوە بۆ شێوازی ئیدارەدان گەڕێنیتەوە بەم ئیدارەدانە خۆی ماڵانەکەەکان خۆمان هەم. بەرەزان جارێکتر سلااوان لەبێ لەگەڵ بەڕێز عەبدولستار مەجید قادر لەگەڵتانم بەربژێری ژمارە چلی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سەبارەت بە زەمینەی کارکردنی ڕابردوو دەمەوێت لێت بپرسم ئەگەر بەڕاستی و بەبێ ڕکابەری حیزبی بۆم باس بکەی تۆ کە لە کابینەی هەشتەمدا بووی نێچیروان بارزانی ڕێگەی کارکردنی بۆ کردبوویتەوە یان نا؟ بڵێ بێگومان ئێمە وەزیرەکان زۆر زار باسم کردووە کە کاتی خۆی کە دەستمان بە یەکەم کۆبنەوە کرد لەوێ بەڕێز سەرۆکی حکوومەت باسی کرد کە ئێستا وەزیرەکان دەستیان کراوە و هەر کەس دەتوانێت بە پێی ئەو کارنامە و ئەنزیمەی کە هەیە کار بکە. هەتا بین بۆ کاتێک گوتی ئەمش دوای 4 ساڵ تەماشا دەکەین و هەسەنگانمان دەبێ ئەو کاتێم قسەی خۆم کرد
گوتم نەخێر پێم وایە دەبێ بەلانی کەم 6 مانگ جارێک متابعی کارەکانیان بکەیت وەلیژیشیان بۆ دابنێ وەلیشیان پرسیوە بزانێن داخۆ چەند توانیویانە بە ئەرکانی خۆیان هەستن ڕاستە ئەوە بەشێکی ئیشی پەرلەمانە لە چاودێریکردنی حکوومەت و وەزارەتەکان وەزیرەکان ئەمە ماوەکە کارم کردە لەوێندەر بەڵێ بەڕاشکاوی دێڵێم کۆسپی کە شخصی بخرێتە بەردەمی من هیچ کۆسپی نەخراوەتە بەردەمی وەڵامەکە نێچیروان بارزانی ڕێگەی کارکردنی بۆ کردبوویتەوە یان نا بۆ تۆ بۆ هاوڕەکانت بێگومان کرابووە ڕێگە کرابووە ئەم پێم وایە هەر وەزیرێک یا ئەوەتە خۆی نەیتوانێت کارەکەی خۆی بکات یعنی هەر کەسیشتی نەکرد بێ کەم تەرخەمی خۆی بووە یا خۆی کەم تەرخەم بووە یا ئەوەتە بەڕاستی بارودۆخە سیاسیەکە لێ نەگەڕاوە کە کارەکانی خۆ باشی بکات دەنا خۆت فەرمووت سەرۆکی حکوومەت ڕێگەی کارکردنی یەکسانی بۆ کردبوونەوە لەبارە خۆم دەسەڵاتم بە خۆم دابوو و لە ئەرکەکانی خۆشمدا ینی بە ئەرچی خۆم هەڵساوم تەبان و فعلا ئەمن چێشەمان بۆ لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەسەڵاتی خۆم بەکارهێناوە چێشەمان بۆ لەگەڵ کۆماری تورکیا دەسەڵاتی خۆم بەکارهێناوە چێشەمان بۆ لەگەڵ عێراق دەسەڵاتی خۆمان من بەکارهێناوە و دەستکراوەش بووین و ڕاستە جارجار مەسەلەن وەزعی سیاسی دەستی گرتوین بەسەراحەت مەسەلەن بۆ نمونە باشەگەن وەزع سیاسی نەبانە تەبای سیاسی نەبووایە ڕەنگە ئەمن بمتوانین بە خزمەتی باشتر بەکردی کشت و کاڵ سەرچاوەکانی ئاو بکەم بەڵام ئەم وەزع سیاسی کە لە هەرێم بەستە هاتنی داعش و وەزع و قەیران کێشەیەک بووە قەیرانی دارایی کێشەیەک بووە زۆر باش بووە زۆر باش کوردستان کێشەیەکی کە بووە بەڕای تۆ بۆچی ئەبێ ئەوانەی حەزەکەن دەنگ دەنا حیزبە ئیسلامیەکان دەنگ بدەنە ئێوە و دەنگ نەدەنا لیستی هاوبەشی یەکگرتوو بزوتنەوەی ئیسلامی ئەوە دەبێت پرسیار لە خۆیان بکرێ بەسە من پێم وایە خەڵک یعنی سەتۆ بانگەشاکەی مەسەلەن بۆچی دەنگدەرێکی ئیسلامی مەسەلەن دەنگ باتە ئێوە دەنگ نەداتە لیستی بەرەوە ئیسلاح مەسەلەن ئەمن دەی لەبەرەوەی کاگرەزە من ئەم کۆمەڵی ئیسلامی ئەو لیستی 1994م پێ باشترە هەڵوێستە سیاسیەکانی سەرماندوێتی کە لە خزمەت خەڵک و بۆ بەرژەوەندی خەڵک بووە هەڵوێستی پەرلەمانی فراکسیۆنی لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق و ئەنجومەنی پارێزگاکانمان لە حکومەتی خۆجەی مدیر ناحیەمان قایمقاممان بەڕێوەبەری گشتیمان و تیمی بەرزار لە حکومەتی هەرێمی کوردستان سەرماندوێتی بەڕاستی کە پرۆژەمان کارمان سیاستمان هەڵوێستەکانمان بە قازانجی خەڵکو جەماوەر بووە هەڵوێستەکانی ئێوە جەریانەتر بووە کەواتە بە پێی قسەی تۆ لە هەڵوێستەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و بزوتنەوە ئێمە هەڵوێستی خۆمانمان پێ باشتر بووە و ئێمە کار و پرۆژەی خۆمانمان پێ پەسەندتر بووە و ئێمە ناشن ئەوانیش بەڕاستی هەڵوێستیان نەبووە و مەناڵێن کار و پرۆژە ئەوانیش بە کەڵک نەهاتووە بەس ئێمە کە من کۆمەڵی ئیسلامیم یارە کۆمەڵی ئیسلامیم پێ باشتر لە هەر حیزبێکی کە و سیاستەکانی و هەڵوێستەکانی پێ باشتر لە هەر حیزبێکی کە بۆ تێیدام بەڵام هەردووکتان پاشگیری ئیسلامیتان هەیە ئێستا دەنگدەر مەسەلەن بە دوو ڕستە بۆچی دەنگ بابە من کەسێکی ئیسلامیم مەسەلەن ئێستا محەیەر ماوەم بۆچی دەنگ بم بە کۆمەڵی ئیسلامی بۆچی دەنگ نەیەم بە یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوە وڵا کاک ڕەنجبات تەمەشای ڕابردووی کۆمەڵی ئیسلامی بکە و بڕیار بۆ داهاتووی بدە باشە من خۆت مەسەلەن بۆ نمونە ئەگەر ئەو دەنگدەرە لێت بپرسە مامەسا یعنی قەناعەتم پێ بکە ڕابردووی ئەوان بۆ لە ڕابردوویەوە خراپ ئەمە نەمگوتە خراپترە باشە ئەمن هەڵوێستی خۆم پێ پەسەندە هەڵوێستی خۆم پێ باشە هەڵوێستەکانی خۆم پێ چاکترە ئەگەر لە ڕوانگەی شەریعەتەوەی هەڵوێستەکان و مووقیفەکانتان لە ڕوانگەی ئەو ئامانجە استراتیژیە ئاینەیە کە بۆی دروستبوونە بێ وەکو یەکوا بێ هەڵوێستی ئەحزاب ئیسلامی کاگرز با من نمونێک بۆ بێنمەوە باسی هەڵوێستی سیاسی بکەین پێش خولی چوارەمی پەرلەمان ینی سەروبەندی هەڵبژاردنی ساڵ 2013 ئەمە لەو کاتەی سەرپەرشتی مەلەفی پێشمەرگە دێرینەکانم دەکرد هەزار پێشمەرگەی دێرینمان هەبوو کە هەم ئەو کاتی ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هێزەکانی سەربازیمان نەما پێشمەرگەکانمان نەما ویسمان خانەنشین ناکەین بە پێی یاسای پەرلەمان کارەکانمان هەموو تەواو کرد لەگەڵ سەرۆکی حکومەت ئەو کاتەی ڕێککەوتین حتا لەسەر هەموو پلە و کارەکانیان بابەتێک هاتە پێشی هەڵوێستێک هاتە پێشێ کۆبنەوەیەک بۆ کاتەی سەبارەت بە وەزعی سیاسی لە هەرێمی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم داوا کرا کە مەمەس عەلی باپیری بەشداری بکە ئێمەش کۆبنەوە کراتە بەڵام ئەو واقعشم خستە ڕوودم کاکە ئێمە لە هەرێمی کوردستان وەزمان وایە ئەگەر ئێستا بەشداری ئەم کۆبنەوەی نەکەین
زۆر بە تەبیعی ئەو هەزار کەسە خانشی ناکرێت کە مافی یاسایی و ئاسایی خۆیانە بەڵام چونکە هەڵوێستەکەمان پێوان وابوو کە ئەمە لە قازانجی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانە من بەشداریمان نەکرد دەبڕوا کێشە دەگەدابی ئەو هەزار کەسە نەکرا باشە خەڵک نابێ مەسەن ئەم هەڵوێستە ببینێت کە من هەزار کەسی خۆم بە قوربانی یەک کۆبوونەوە دەکەم جا ئەمەی کە ئێوە کردوتان ئەمەش شەڕی ئەوە کاگران ئەوە یعنی مەبەستەوە یەکگرتووی ئیسلامی بەشداری کرد من زین چیە کاگ ئەمن حەقم بە یەکگرتووی ئیسلامی و لیستی ئیسلام زۆر باشە باسی مامۆستا عەلی باپیرت کرد باسی خۆمان دەکەم کۆمەڵی باشە منیش ئەمێ باسیەوە بکەم کۆمەڵی ئیسلامی و ئەمیری کۆمەڵی ئیسلامی زۆر جارە بێتە ئامانجی ڕەخنەی هەندێک کەسایەتی ئیسلامی لەسەروی هەمووشیانەوە مەلاکرێکار بۆچی ئێوە نەبوونە بەشێک لە لیستی ئیسلاح و خۆتان لەو ئامانجگرتنە نەپاراست ئەوەی مامۆستاکرێکار من نازم بەچە ئامانجێک بەڕاستی ئەو هەڵوێستانی هەیە بەرامبەر بە مامۆستا عەلی باپیر بەرامبەر بە کۆمەڵی ئیسلامی بەڵام سەبارەت بە یەکلیستی ئەوە زۆر جار باس کراوە ئێمەش ڕغبەتمان هەبوو کە یەکلیستی دروست بێ ئێمە ڕغبەتمان هەبووە کە نەکرد یەکلیستی ئێمە حەزمان کردووە کە هەر بەڕاستی بەرەیەک یا فراوانتر لە بەرەیەک کە ئێمە هەر لە چوارچێوێک کۆبینەوە لە حزبێک لە چوارچێوێک کۆبینەوە بەڵام ئەومان بۆ نەکراوە کە بۆمان نەکراوە کاغنز ئێستا من نە بەڕاستی یەکگرتووی ئیسلامی بە خەتا باردا دەنێم نە بزوتنی ئیسلامی بە خەتا بار دەدێم و نە کۆمەڵی ئیسلامیش خەتای هەیە لەم قەزەیدا باردۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە ئێمە بۆمان نەکراوە زۆر ئاساییە باشە بەس مامۆستاکرێکاری ڕەخنەکانی لەو سۆنگەوە ئەڵێ نزوجی سیاسیان نەکردووە تۆڵی چی با من ئەوە پێ بڵێم ئێمە ئەوە جنابی مامۆستا سەلاحەدین ینی ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی قسەم لەگەڵی بووە تەبەن بۆ بابەتە لە خزمەتی بووم بڕوا بکە ئێمە تەبایی نێوخۆمان برایەتیمان کە ئێمە هاو ئامانج بین هاو هەڵوێز بین لەو پرسانێک کە لێرە دێنێ پێشەوە لە عێراق دێنێ پێشەوە ئێمە پێمان گرنگتر بۆ لە یەکلیستێک کەس بین یەکە سەر نەگرێ کاکە ڕەنجیان ئێمە یەکلیستیشمان کرد بەیەکەوە تەبان و ئێمە ئەومان پێگرنگی ئێستا بە ئەو بابەتە ئێمە گوتمانە کاکە یاخۆ پیرۆز بێ یاخۆ سەرکەوتوو بن بەخوا پێمان خۆشە کەواتەوە ڕەخنانەی کرێکار ڕێەوەی ئەگرێت هیچ بنەمایەکی نییە حزب بنەمایشی کە باسم کرد بەم شێوەیە بەتەبان ئێمە ئامانجمان بووە ڕغبەتیشمان بوو بەڵام نەکراوە ئەی ئامانجی چییە لەو ڕەخنانە مامۆستا مەلاکرێکار وڵا دەبێت لە خۆی پرسیارکەی ئێوە هەر تێ نەگەیشتن حاجة في نفسي يعقوب قضاها دەبێت لە خۆی پرسیارکەی ینی بۆ ڕەخنە لە ئێمە دەگرێت ینی ئێمە ینی بەڕاستی ئێمە سیاسەتی ئێمە دیارە هەڵوێستی ئێمە دیارە و ئێمە بەڕاستی ویستمانە تەبەن خزمەت بە خەڵک بکرێت ویستمانە تەبەن لە هەرێمی کوردستان کار بە یاسا بکرێت ویستمانە خەڵک ڕێزی لێ بگیرێت زۆر باشە کەواتە بە پێخسەکانی خۆت بێ ئێوە کاڵێن لە ژێر چەتری قورئان و فەرموودەیە کارەکەین نەتوانن یەک بگرن کەواتە خەڵک ڕەخنە بۆ لە ئەڵمانیەکان بگرێ زاد کاکەڕز خۆی گرنگ ئەوەی ئێمە ئەوەی ینی ئەوەی ئێستا کە هەیە یەکگرتووی ئیسلامیش و ئێمەش هە لە ژێر چەتری قورئانین لە ژێر چەتری قورئان و سونەتین کاگەڕز ینی ئەگەر ئێمە نەمانتوانین لە حزبێدا کۆبینەوە ینی وەکە لە ژێر چەتری قورئان و سونەت نین ئایا ئەو خەڵکە موسڵمانێکی هەیە لە دنیایە کە پەرش و بڵاوە ئایا دەتوانین بڵێمان ئەمانە لە ژێر چەتری قورئان و سونەت نین ئێمە گرنگ ئەوەیە پێمان وایە گرنگ ئەوەی ئێمە ئامانجی هاوبەشمان هەبێ گرنگ ئەوە زۆر باشە وەڵای من ئەوە نازانم بەڵام جار هەندێک گوتار خۆی بەیانەکە ئەمەڵێ ئەگەر دەنگنەی بە ئێمە لەو دنیا خوا محاسەبەتەکە ئەوەڵێ ئەگەر دەنگنەی بە ئێمە خوا محاسەبەتەکە ئەگەر ئەحزابی ئیسلامی خوا نەهێنە ناو ئەم مناقەشە سیاسیانەوە ڕەنگە تەلەڤیزۆنەکانی ژەم جۆرە پرسیارانە نە لە داعیەکان بکەن نە لە بربژێرەکان شانەوەی ڕوونکەم بووە ئێمە ئەو ناڵنجانی مەدەڵێنچین ئێمە دەڵێن دەنگدان شاهێدیە ئێمە دەڵێن دەنگدان بەرپرسیارەتیە ئەم خەڵکە پێویستە هەڵوێستی بێت دەنگ بدا با قەناعەتی خۆی قەناعەتی بەچێ هەیە بە ڕازگویانە و سادقانە بەبێ ئەوە کە لە بەتەماع لە بەفژار شتێک دەنگ بدا ئەوە بەرپرسیارە و کاتەی دەنجی بە کەسانێدا بێکە داهاتوی باشکەن خزمەتی بکەن زۆر سپاس کشانەوەی لیستی هاوپەیمانی لە هەڵبژارنەکان و هەوڵدانی هاوپەیمانی بۆ یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی دەنگەکانی ئێوە زیاد دەکات بە تایبەت کە کەسێکی وەک ئارام قادر هەندێک لە دەنگەکانی ئێوەی برد و هاوکات ئێوەش ئەتانەوێ کاگ ئارامیش بگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵ ئێمە پێمان خۆشە کاگ ئارامیش و ئەو هەر دۆست و برا کە لەو ماوە ڕابردوو چوونە گەڵ هاوپەیمانی بگەڕێنەوە و ئومێدیش دەکەم بەڵێ بێگومان ئومێد دەکەم هیوادارم بە بەڕاستی چاوەڕانیش دەکەین کە بەڵێ دەنگیشان بۆ ئێمە بێ هەوڵیشتانداوە کاگ ئارامیش بگەڕێتەوە ئێستا خۆ ئەمە بەڕاستی شتێکی ڕسمی بەڵاو نەکراوەتەوە کە هاوپەیمانی کۆتایی پێدێ یا
ئێوە لە لای خۆتانەوە هەوڵتان ناوە لە دەرەوەی ئەو گەڕاوەتەوە ناوێکێتی اتفاقی سیاسیەکە ئێوە هەوڵتان ناوە کاگاران بێننەوە ئێمە جارێ ئەو بابەتی ئەوان ڕۆشن نییە و حقەتەن هیچ ئەنجامێکی وازح ڕۆشنی نییە لە ڕۆشن بۆ هەڵوێستان ئەو کاتی بێگومان ئێمەش ئەوانە برای خۆمان ئێمە دەتوانین قسان لەگەڵ بکەین گفتوگۆشان لەگەڵ بکەین وامە خەڵکی شەو بەڕاستی کە دیارە لەگەڵ وان بۆ ئێستا وازی ناو قسەشمان لەگەڵی هەیە و ئێستا ینی هاوکار و پشتیوان و پشتگیرە ئەی خەڵکی شەیە لە ناو ئەوانە بێ بەڵام بەجەستە بەڵام دڵی لای ئەوە بێ ئەوە خوا دەزانێ من نازانم کاغڕێت لەوانەیە کە قسەتان لەگەڵ کردم خۆ دەبێ خۆی بیڵێ ینی دەبێ خۆی بیڵێ بەجەستە لێوێن دەبێ زابەدڕی لەگەڵم نەفایدی چییە وەکو ئەوانێکە ئەوانێکی ئیمامی حوسێنیان شەهید دەکرد دەیانگوت وەڵاهی قولوبنا معك بەڵام سویفنا مع زۆر باشە لە هەڵبژاردننی ڕابردوودا کۆمەڵ 6 کورسی لە پەرلەمانی کوردستانیانە بەپێی ڕاپرسی و لەگدانەوەکانی مەکتەبی سیاسیتان و مەکتەبی هەڵبژاردن ئەو جارە چەند کورسی دێنن ئێمە بەپێی ڕاپرسیەکانی نێوخۆمان و پێی بەڕاستی هەزراگرتن لە خەڵک ینی خوێندنەوەی خەڵکی بەڕاستی ئەوش جۆرێکە لە ئاماژە پشتیوانی پژگیری خەڵک کە لەو فترەدا ئێمە بەڕاستی بە شێوەیەکی زۆر بەرچاو هەستمان پێ کردووە ئێمە پشتیان بەخوا گەورە زیاد دەکەین ئاخر زیاد دەکەن چەند کورسی ئەمە دامانە ناوە شەشەکەن بە چەند ومێ دەکەم باش زیادکەین نا آخر مثلا بەپێی تەسەورتان تۆ کەسێکی دەنگدەرێکی بڵین بەرژێرێکی اعتیادی نیت ئێمە جوێ لێ بە کاگەڕنج ئێمە چامان لە ئەوەیە ئەو چلکانی دەکەمە دامانەوە بە باشیان دەزانین حە چلکانی دەربچن هەزانام مثلا بە ژمارە تەسەورەکەی حەزەکەم مثلا ئەو ئامانجی ئێمەیە تەنەبووی تۆ بزانم چەند کورسی دێنن من ناتوانم ئەوە بڵێم لێرانە من ئومێد دەکەم ینی بەپێی ئەو ڕاپرسەکان ئەڵەن چەند دێنن ئێمە زیاد دەکەین آخر ڕاپرسەکان ئەڵەن چەند زیاد دەکەن من ناتوانم ئەوە لێرە ناڵێم زۆر باشە ینی مافم هەیە نێڵێ بارەوەڵا هەموو شتە مافی خۆتە مافت هەیە هەر پێشم بڵێ وەڵامیش نادەمەوە کۆڵ نادەین و بەردەوامین بەڵێ ئەمە دروشمی ئێوە بەڵێ لەم هەڵبژاردنەدا هەست ناکەنەوە بۆ لایەنێک کە بێکە تووشی شکست بوو بێت و بەڵێنی نەبەزین بداتەوە جارێکی تر بۆچی ئەو دروشمەتان هەڵگرتووە کۆڵ نادەین و بەردەوامە بێت ئێمە لە بەرامبەر ئەو تەزویر و خروقات و فڕوفێڵ و چاواشەکاریە کە لە ڕابردوو کراوە کۆڵ نادەین ئێمە لەسەر هەڵوێستەکانمان و سیاسەتەکانی کە گرتومان دەبێت لە ڕابردوودا کە پێمانەوە بە لە قازانجی خەڵک و ئەم وڵاتەیە ئێمە بەردەوام دەبین ینی مەسەلەکە پەیوەندی بەوە نیە لە لا شعورتانە هەست بکەن لە زۆر قەزای شکستانێنا بامە پێ دڵم ئێمە دڵنیاین ئەوەی لە 12 ڕووی داوەتە بن ئەوە دەنج ڕاستەقینەی ئێمە نییە بڕواب کە دەنج ڕاستەقینەی پارتیش و یەکێتی و ئانەش نییە دێ ئەگەر وایە یەک پرسیار دەکەم ئەمیش بۆم هەیە پرسیارکەمانە با پرسیار لە هەوایە بەڵام پرسیار ئاراستەی من نا پرسیار لە خەڵک باش ئەگەر دەنج ڕاستەقینەی پارتیش و یەکێتیش و گۆڕان و هاوپەیمانی و ئێمە و ئەوانە هەموو ئەوەیە کە ئێستا بڵێن لە 12 ڕاگەیاندرا باشە بۆ برادرانی پارتی لە سلێمانی بەقەدر ئێمە دەنجیان نەهێناوە باشە بۆ برادرانی یەکێتی بە زرەزر شتێکیان لە ئێمە زیاتر هێناوە لە هەولێر پێم بڵێن بۆم بڕونکەنەوە بزان بۆ وایان ئەی باشە بۆ لەوێ دە 12 کورسی دێنی لەوێش ئێوە لە کۆبوونەوەکانە حەقەوانە لەوان بپرسن نەک لە بانگەشەی هەڵبژاردن نابیڵێن ئێمە گوتمانە ئەو جارێک کە وەفدی برادرانی پارتی و یەکێتی هاتن بڕاب ئەم قسەمان عەرز کرد زۆر باشە مامەسا پرسیار بۆی فریاب بکەوم پرسیار وەربگرم ئەوە دەنج ڕاستەقینەی ئێمە نییە زۆر باشە چاکسازی و هەلی کار و بەهێزکردنی کوردستان بۆتە دروشمی هەموو حیزبەکان خۆت گوێت لێە سەرڕای دروشمەکانی سەرەکیەکانیان کۆمەڵ کە لە کاتی گشتپرسی وێرشی عراق بۆ سەر کوردستان ڕەخنێکی زۆریاتە سەر ئێستا چۆن دەتوانێت وا بکا کە دەنگەکانی پێشووتری لە دەست نەچن جا بۆ ئێمە ڕەخنەوە سەر هیچ ڕەخنێکتان ناتە ئێمە لەگەڵ ئەوەندە بین بەڕاستی ئەم ڕیفراندومە لەو کاتێدا بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەمە دواییش ینی ناکرێت گوتمان بەڕاستی ئەم میلەت و جەماوەرمان بچێ بۆ دەنگدان کە پێشمان باش نەبووە ئێمە لەگەڵ خەڵک و میلەتی خۆمان نەبین بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە ئەو کاتیش بەڕاستی ئێمە قسەی خۆمانمان کردووە و ئەوەی عێراق کە کردوێتی بەرامبەر بە هەرێمی کوردستان بە زوڵممان زانی و هەڵوێستی خۆشمان ئەوە ڕێی خۆتان بوو لەگەڵ گشتپرسی نەبوونیا لەم لاولاوە بۆتان هات نەوەڵای ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دانیشتین مەکتەبی سیاسی سەرکردایەتی پێمان وا بووە میلەتی کورد مافی خۆیەتی دەوڵەتی ڕاستەقینەی خۆی هەبێ ئەی بۆچی پێش گشتپرسیەکە بە ماوەیەکی کەم بۆچی کاک عەلی باپیر
فەرمووی پێش گشتپرسیەکە ئێوە ئەتانوت داوای دەوڵەتتان نەکردەوە حتا ئەگەر بیرێ بێت تەنانەت لە تەلەڤیزۆن تقریبا مؤتەمەرێکی سەحەفیشی کرد داوای دەوڵەتی کرد کەچی دوای کە خەڵکی تر داوای کریان و کاتینە ئەمن بە ئەمنوکو بەرپرسێک پێت بڵێم ئاگە ئیجازە بفەرمووی ئێمە لە 2014 پرۆژێکمان هەیە بۆ دامەزانی دەوڵەتی کوردستان بەڵام من پێمان وایە ئەو کاتێ لە پرۆژەکەمێدا هاتووە کە چەند کۆنفرانسی سەرگیراوە چەند دیبێتی لەسەر کراوە کە کۆمەڵێک پێداویستی مستەزەماتی هەیە دامەزانی دەوڵەت ئەمن وەکو وەزیری کوشت و کاڵ ئەوە جنابی سەرۆکی حکومەت ماوە ئەوە هەموو میدیاکان ماون داوام کرد کە ئەم گشتپرسیە ساڵێک بۆ 2 ساڵ دوا بخرێ بۆچی تم کاکە ئێمە دوو کێشەی گەورەمان هەیە وەکو خۆم باز دەکەم کە مەسئولیش ئەم هەرێمی کوردستانم ئێمە کێشەی ئاومان هەیە ئێستا ئەو کاتێک گوتم کاکە ئێران ئامان لێ ئێرانیش کێشەی ئاوی هەیە ئێران کێشەی ئاوی لە ئێمە زیاترە بۆ زانیاری خۆت وڵاتان زۆر کێشەی ئاوێنی بەڵام ئەو ئاوەی کە بێنی ئەمن گرنگدەمەوە کێشەی ئاوی هەبێت هین بێت دەست بەسەر بێ مامەسا باشە لە کۆتاییە بەس ئەوەندا بۆ بۆرە کاتی بەرنامەکە زیاتر میاوە پێ و لە خەڵکی تر بەس ئەوەندا ئەگەر دەنگت هێنا ئەچی لە پەرلەمان یا ئەمجارەش ئەچیتەوە ناو وەزارەت ئەو کاتەی دەزانێ من سادقانە و ڕازگویانە ینی بە ئەندازەی متمانە پژیری خەڵک بەرگی لە مافەکانی خەڵک دەکەم وە چۆن جوتیارێکی هەژار و فەقیری خۆمان بڕوا کە شەڕی عێراق بەسەر کردووە شەڕی ئێران بەسەر کردووە شەڕی تورکیان بەسەر کردووە شەڕ لەسەر ئەو دەنگانش دەدەم کە پێمان دەدرێت زۆر سپاس بەخێربێی بنەرانی بەڕێز بەم شێواتی نەکۆتایی گفتوگۆم جارەمان لەگەڵ بەڕێز مامۆستا عەبدولستار سپاس بۆ ئامادەبوونت بۆ بوورە وەڵامی کۆتایی و تاوا نەکرد بە خۆ 3 دقیقەش بەرنامەکە لەمە کاتێکی خۆش پێشم وتن ئەگەر مامۆستا وەڵامەکانی کورد بێچەند پرسیارێ وەرەگرم خۆشبەختانە هەمووشی کۆمەڵی ئیسلامیە هاتووە لەبەرەوە زۆرینەی کاتێکی خۆش تا سبەی شەو میوانەکەمان چییە؟ کاک ئەبوبەکر هەڵەدنی لە یەکگرتووی ئیسلامی کوردستان سبەی شەو میوانی ئەو ئێمە بێت بەخێربێت بفەرموو سەرسەرم سەرچاوم